کانیەکی ئاوی سارد و پاک لە ژێر پێیەکانی تەقیەوە. سەلام عەلەیکوم هاوڕێ ئارامگرەکانم. ئایا تا ئێستا شتێکی ئازیزت لێون بووە و دڵتەنگ بوو بیت و یان نەخۆش کەوتو بیت و ویستی بێتت زوو چاک ببیتەوە؟ ئەمڕۆ چیرۆکێکی پێغەمبەرێک دەجێڕینەوە کە ناوی بۆ بە نیشانەی ئارامگرتن لە هەموو جیهاندا. ئەویش پێغەمبەر ئەیوبە سەلامی خودای گەورەی لەسەر بێت. پێغەمبەر ئەیوب مرۆڤێکی زۆر دەوڵەمەند بوو، زەویەکی زۆر، ئاژەڵێکی زۆر و خێزانێکی گەورەی هەبوو. ئەو هەمیشە سوپاسی خودای دەکرد، بەڵام خودای گەورە ویستی تاقی بکاتەوە بۆ ئەوەی نیشانی بدات کە ئەیوب چەندە باوەڕی بەهێزە. لەپڕ پێغەمبەر ئەیوب هەموو شتەکانی لەدەستدا، ماڵەکەی، زەویەکەی، ئاژەڵەکانی، تەنانەت تووشی نەخۆشیێکی زۆر قوڕس بوو و زۆر سەخت بوو و ساڵانێکی زۆری خایاند. بەڵام دەزانن ئەیوب چی کرد؟ ئەو هەرگیز گلەیی نەکرد، تەنها دەیوت سوپاس بۆ تۆ خودایە، ئەو دای پێم و هەر ئەویش لێی وەرگرتمەوە. دوای ساڵانێکی زۆر لە ئارامگرتن خودای گەورە فەرمانی پێکرد و فەرمووی بە پێیەکانت بچێشە بە زەویەکەدا. کاتێک ئەیوب وای کرد، کانیەکی ئاوی سارد و پاک لە ژێر پێیەکانی تەقیەوە. خوددا فەرمانی پێکرد لەو ئاوە بخواتەوە و بەو ئاوە خۆی بشوات. هەرکە پێغەمبەر ئەیوب وای کرد، هەموو نەخۆشیەکانی چاک بووەوە و هەتا بگرە گەنج بووەوە. خودای گەورە لەبەر ئارامگریەکەی هەموو شتەکانی بۆ گەڕاندەوە و بگرە دوو ئەوەندە زیاتریشی پێبەخشیەوە. ئەیوب بوو بە نمونەی ئەوەی کە دوای هەموو ناخۆشیەک خۆشی دێت. هاوڕێ ئازیزەکانم، وانەی ئەمڕۆمان ئەوەیە کە کاتێک شتێکی ناخۆشمان بەسەر دێت نابێت نائومێد بین لە ڕەحمی خوای گەورە، با ئارام بگرین و بڵێین ئەلحەمدوللله، چونکە خوددا هەمیشە پاداشتی کەسە ئارامگرەکان دەداتەوە. ئەمەش چیرۆکی ئەمڕۆمان بوو. تا چیرۆکی دواتر، السلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.